چامپیۆنز لیگ بەهێزترین پەڵەوەندی لەسەر ئاستی ئەوروپا دەست پێ دەکاتەوە و هەفتەیەکی نوێی بەڕێوە دەچێت. سێشەممە 9 یاری پەڵەوەندێکە بەڕێوە دەچن لە کاتژمێر 7:45 خولەکدا، یعنی بەرشلۆنە لە یاریگای خۆیدا میوانداری یانی ئۆلۆمپیاکۆس یۆنانی دەکات. بەرشلۆنە لە ئێستادا بەدەست پێکانی چەندین یاریزانە و دەناڵێنێت کە کاریگەری گەورەی کردوتە سەر ئاستی یانەکە بەتایبەت پێکانی رافینیا و ڕۆبەرت لیڤاندۆڤسکی و دانی ئۆلمۆ و ڤیران تۆرێس. ئەو دوویانەیە لە مێژووی چامپیۆنز لیگدا دووجار ڕوبەڕوو یەک بوونەتەوە. بەرشلۆنە بردنەوەیەکی هەبوو و 3 گۆڵی تۆمار کردووە. ئۆلۆمپیاکۆس بردنەوەی نییە و 1 گۆڵی کردووە. لە یەک یاریشدا یەکسان بوون. لە هەمان شەودا یعنی ئارسناڵ ئینگلیزی لە یاریگای ئیمارات لە یاریکی بەهێزدا میوانداری ئەتلەتیکۆ مەدریدی ئیسپانی دەکات. ئارسناڵ لە دوو یاری ڕابردووی چامپیۆنز لیگدا بردنەوەی بەدەستهێناوە و لە پریمەر لیگیشدا پێشەنگە. دەیەوێت بەردەوامی بدات بە ئەنجام نایەبەکانی. لە بەرامبەردا ئەتلەتیکۆ مەدریدیش کە بەباشین ساتی خۆیدا تێدەپەڕێ ئامانجی ئەوەیە لە سەر بردنەوەکانی بەردەوام بێت. لە یاریەکی تریشدا یعنی مانچستەر سیتی ئینگلیزی دەبێتە میوانی ڤیاریال ئیسپانی. ئینتەر میلان و بروسیا دۆرتمۆندیش بەرامبەر ساند گیلواز و کۆبنهاگن یاری دەکەن، یعنی پاریس سەن جەرمانیش دەبێتە میوانیانی بایر لیڤەرکوزن